بلند بويا و ئەمی ئاوەڕێکی بدن چەند ڕوویدانên گرنگن ساڵێکی لە ئەمریکا و کاتچاوە دێ کاریگەری ئەوان بۆ ساڵên داهاتیژی بدۆمینە. جێدەنگی ئەمریکا لە واشنگتن سڵاو ڕێزین گەرم ئەس دەخیلی شەموو بەخێر هاتناوات کەم جو بۆ بەرنامەیەکە دیە کورد کونەکشن نەها هەفتی سپێدەیە ڕۆژە پێنجشەمیە لە واشنگتن. ئاژانسێ نوچیان ji jêderên Wezareta Berevaniya Rûsî radgehînin ku wezîrên berevaniye yên Rûsya, Tirkiye û Sûriye duh çarşemê li Moskowê got û bêjkirine li gora saziyên ragihandinê rêyên çareserkirina krîza Sûrî û kêşeya penaberan û her wesa xebatên hevbeş ji bo şerê li dijî komelên tundrê li Sûriya hatine got û bêjkirin. Ev yekem civîna wezîrên berevaniya van sê welata ye ji sala 2011 were. Ev civîn hatkirin piştî çend mehên gefên serokê Tirkiye Recep Tayyip Erdogan ji bo êrişekê bi kuratiya 3 kilometran di bakurê Rojhilata Sûriyê de li dijî hêzên desthilatdarên Kurdan li wê herêmê. Gelo çi ji civînê derketiye zana Emer Peyamberî dengê Amerîka li Qamişlo bi me re ye. Zana dem baş çi ji vê civînê em zanin heta niha û rayedarên Kurd li ser wêna çi dibêjin? دم باش شخوا دخیل ریوبریا خسر حتا نها برنگکی فرمیتی داخیانیه که بلز درباره و جوینیت در نخستیه لی ریوبریا خسر برپرسکی پایه بلند ریوبریا خسر دجبو مدیایا نزیکی ریوبریا خسر گوتبو گو دواب روسیای ناواروکا و جوین اشکره بکه جخوا به همان جدری جی جبو مدیایا نزیکی ریوبریا گوتبو گو او جوین هلبت و ند برجواندی گل سوریه دبا و شر سوریه درشتر بکه ما پیوندی لگل ریوبریا خسر کر هر وها هز سوریه دموکراتیک ما خواست امناس بکن که حتی کی جن راده هلوستوان درباره و جوین دچنه او چما ترسی هنه جدره کی ریوبریا خسر تکز کرگو او ناخوازم بلست داخیانیا بدن حتی گو پیوندین لگل روسیای بکن او تنه گو تنه دوی روسیای ناواروکا و جوین جبو ریوبریا خسر و حسده اشکره بکه لکولانا کردی مترسی هی او مترسی دبیجنگو روسیای ناوبینکاریا انقره و شامی دیکه و تنه به یک مبسته انقره نزیکی شامی دبه او جی به مبستا گو تکبرنا ریوبریا خسر و حسدیه بله دخل بله زاده يعني ام ديزاين بينها لتركيا هاول هابون كو تايبيجي سلوك تركيا رجب طيب اردوغان حتى كو باسد را يعني جي بحكمتها سوري را دانو ستاندين راستخوا بلي ديار بو شامي افشن رد ذكر يعني اف تيهش مارتن تي ديتن وكا بينغافا كبرفوي دا خوازا اردوغان دخیل جخوا داخیانیه که دن بالکش و بریا حفتیه که وزیر درویه ترکیه به بشار الاسد للازقیا سوریه جویه شخوا يعني ریوبریا خسر بریانها گوتبو گو هل هفكرنا كت نافبرا أنقرة وشامي ده آن نورمال كرنا بيوانديان واللي راستي قلك أصلاقيان به نتني لدفرين ريفبريا خسر حتى لدفرين جير كنترولا تركيا ده إيرو خبيشاندان ومان قرتن هبون للدجي وين يزيكبونا أنقرة وشامي بقشتي لدفرين درواي كنترولا رژیم سوریه چه دورن اپوزیسیون سوریه به چه دورن باکور رجلات سوریه بن مطرسی هیا او نزیک بون ده لسر حساب گل سوریه به بگشتی بله زان عمر پیامبر دنگ امریکا لقامش مره بوغل کی سپاس اگر وزیرین برفانیین روسیا ترکیه و سوریه ریگ بکوین یان پلان کی دارجن یان بریاره کی بدن کو کریاره کی چکداری بکن چه بگ و یان جی جه دوی بچه آرمانجی با ولی کو داری با کردو باکسی روزنامه‌وان ژ استکهلم سوئدی نها بمره
دیارە بداخوازە لێبورینێ دیارە پەیوەندیە دەگەڵ کوردۆباکسی هێشتا نەبووە ئەم بەحسی ئەوەی جڤینە وەزیرین بەڕەوانیین رووسیا تورکیا و سووریا دیکردن لە مۆسکۆ دوه بووە ئاژانسن دەنگ و باسە بتایبەت ژی فرانس 24 ڕادگەهینە و ئەو جڤین بووە لە گۆڕاژێدەرین وەزارەتە بەڕەوانیا رووسی و ئەو جڤین بۆ بەحسکردنا ڕەوشە سووری بووە بتایبەت ژی مەسەلا پەنابەران و مەسەلا شەڕی لیدیژی کۆمەڵین تندڕی یانژی بگوتناوان لێ ئەم بزان چی ژوێ جیڤینی دەرکەتیان ژی شرۆڤەکردن لەسەر وێ جیڤینی چینە ئەم داخوازە شارەزان دەکەن و بتایبەت ژیمە کوردۆباکسی خواست بوو سویدی کو مەڕە بە دیارە نەها هەفکار کاری دیکن کوش پەیوەندیا بە کوردۆباکسی ڕا دروست بەژ بۆ ئەو شرۆڤەکردنا بدەمە لەسەر وێ جیڤینە ئەولەکاریەک ئەم دکارن بێژن یا وەزیرین بەڕەوانیا سێ وڵاتین کو پەیوەندیدارن بە ڕەوشە سووری و تورکیا دەگەل رووسیا کو هێزین هەردوو ئالیان دوی وڵاتی دەهەنە و هەلبەت ژی سووریا کو گەلک جارە نەئامادە بوویە بەرینەها کو دامستاندنە بتایبەت تورکیا ڕا بکە لەسەر ڕەوشە سووری کو دبێژە هێزین سووری پێشێلیا ئەردێوێکردن و نەهادە ئەردێوێدانە ئەسیویدارم هەفکاشمان ڕەبێژن ئەگەر کوردۆباکسی ئامادەیە ئەگەر نا ئەم بچین بابەتێندی هەتاکو ئەو دەحازرە بله دیارە بریس کوردۆباکسی ڕۆژنەمەوانی ناودار لە سویدێ لە ستۆکهۆلمێک و گەلک جاران میوانی کورد کۆنەکشن بووە و ئەم گەلک بکەفخۆشی داخوازی ژویدکن و باوریایی بزانن چکو گەلکی نێزیکی جهێن سیاسیان بڕیارین سیاسیە لەوەر و لەسەر ئاستی تورکیا و سووریا ژی بەێ کا کوردت ئامادەی دەنگی من دگهاتە؟ بەێ باشێ دام باش زام پچکی کێشک تەکنیکی هەبولێ من دەخواست ئەم بزانن ئەگەر ڕێکاتنە بێکردن نێڤبەرە وەزیرین بەڕەوانی ڤانسێ وڵاتادا رووسیا تورکیا و سووریا وێ لەسەر چ بە وێ ئارمانجاوێ چ بە؟ مخابنە جوینە لە مۆسکۆ باش بۆ کوردان نەباشێش بۆ کوردی ڕۆژاوە جبەر و ترسم و دەولەتە ترک دوسێ تشتا دخوازە ژوانێک دخوازە کوردی ڕۆژاوا مەجبور بکێت و کێمتر حەق بخوازن شامێ یعنی دخوازە هەموو مافێ کوردا بدە سەکناندن دوێمین دخوازە ئێریشێکی لەسەر عەرد ببەش ئەو منطقەیەک و رووسیا کۆنترۆل بکە لەسەر هەوایەدە ji bo wê jî ev peymanekî gelekî ev têkilî gelek xirab e sibê dispa Beşar el Esad û Erdogan jî dikarin werin cemhevrûnên û ev feydayê Kurdan re ne baş e. Ez bi avekî pozîtîv li wî civînî fena kirim û ji aliyê dîvê jî ji bo Erdogan dengan heye ji bo denganê dixwaze illayê bikeve Kurdistana Rojava û însana bikujin û şer dest pê bikin û ji bo ku Kurd negîjin mafê xwe. Ev civîn مخابن روسیا ناخوازه علیکاریا کردا بکه بگو آوین کرد حقی خواه ده دیروکه دجی روسیا تجار حقی کردا نخواستی بکی بخندستی خواه بروی کیجی کەکێ کردۆ ئەم زانم کوبەری نەها تورکیا ژی رووسیا خواست بکو هەفکار بە یانژی ئالیکار بە مەسەلا هەندی دەکو پلانەخوا جێبجێ بکە ji بۆ کو عێریشێکی بکە سووریا یعنی ئەف جivîn نیشانە نەرمبوونە هەلوەستی رووسیا ئەویا هەلوەستی رووسیا و هاشامدە رووسیا دخوازە ئالیکاریا ئەردوغان بکە هەر وساژە ئالیکاریا بەشار بکە و دخوازە ڕۆڵە ئەمریکا و ڕۆڵە وڵاتی غەربی کێم بکە و ئەویاژی سەر مەصرفی کووردا شێت بەیانی ئەوش بووی ویژی رووسیا ji بووی رووسیا ئەردوغان gelek بگیمە پەریە خوا دبە وێ دەرێ شرکەتی خوا دشێ دەرێ دنیایە ئێکوتێکیلای هەب ناتۆرە باش هەمیژی بە رووسیا باش تورکیەیە هر وساجی رو ترکیه دخوازه هنگ پنابرا پاشته بشینه دست بکنه به هزاره انسان اتوبوس آریا انتابه دبن سوری بری دنگانی اردوغان دخوازه دو تشتا بکه پنابر سوری هنگی تسلیم سوری بکه و بیکو دنیا بحثایی بکه دزی دویمینجی او که مافی کرده در شام تجار مافی کرده ندوان یعنی غیر وان بگره سبیدوس با وقتی که پیاده و وان گروبه دین چون شامی رو نشتن دستیوان بقوت به يعني أزولوا لبي
بله كاكي كردو ديسان ام دزانن كو افا جارا يكيا وزيرين فانسي ولاتان جيفينان دكن دكارن بيكرا رونن و ام دزانن كو روسيا تركيا وسوريا جهرسي ولاتكو لديجي بلانو واستراتيجيين امريكانا وبرجماندين امريكانا لسوريا دا يعني اوي كاربن كاركي هاف باش بكن لديجي حزا امريكيان يعني كل كاركي هم يمكن نخير افسي ولات كاركي سوريا دا بكن لديجي حزا امريكيان دخوازن قوات امريكا لسوريا كيم بكن هدي دخوازن او سربازي كو امريكاني لويدري هنا جبور دركيا بن حميم منطقه سوري لدستي وانا به هر وساجي او كي شام دخوازه كو تركيا جمنطقه ادلب دركيا به و اویاجی روسیا تخوازوی تشتی بیجه که دستی خواه وکن که وان جهادی هنر بدرجی او انسانی داعشین و القاعده نه وانا حموجی ایدلی بدن کشتن و وان درخن و دستی کرده به قوت بکن هر روساجی بکه به روجاوا جبوی که اردوغان جرا شرکی لازمه یا لسوریا یا یونانستان دویش بکن لی هری تشتي انترسانه وكو امريكا تلويدري هدي دستوي باورم تشكي زيتلون بله يعني ام نزالن حكومات سوري تم خواستياكو هي زينوي بينوي هارمي كنترول بكل حلبت او دبي جي كل دي جي وان كارن تركيا لور يعني ركاتنا كوصاوي ببا صدام ببا دليفيا كو حكومات سوري حكومات اسد اخواز بك هي زينوي فاغرن وان هارمين كو كورت كنترول دكن بله از باورم يعني اوريا ام 4 و ام 5 اوريا تديج ادلي بحلب حتى كو ديجه شامج بو اندستريا و جو ايكونوميا سوري كالكي جرينجا بو كو سوري جنوب رابط تلنجاج بوان او لازمه از ترسم كو تقاسكي ببل يعني از ترسم كو روسيا والشام تركيا ربيجن شو دركبه فقط تذكاري هري روجاوايده هناك منطقه يعني كردا بخي ولسر هواي نكل عرضي بميني بس هناك زراري بدي كرداش بو كد دندان قازان بك يعني مرود باربيجا بشار وبوتين دخوازن كو اردوغان سر يعني شيء عجيبه بس نخوازن كو اردوغان جويدري هري يعني او سياستك روسيا تمشينا بيغا او مرود كاري كنت بيجي كو كامبانيا دندان اردوغان دا بوتين هري رولا مازن دليزا يعني از ترسام كو مثلا ايدلي بروجاوره بغوري كردو بعكسي رجنا فان السويدي دا خوازن ليبريد كن كويني تا سكايبي نغا ما لي ديسان دنگي توشرو فكرتا غان مام قالك سباسياتت كن دا صلاة داراني كرد باري ناسايان الرخ الراقة عندو هز أمنيكاني كل شاركان خستو تاجر كنترولي خوي عندو أو كاهريشي كي كومالي دولة إسلامي داعش بارقايشي أمني هزا كاني سوريا الديمقراط للرقة كرتا آرمانش كالا تنشت أو بارقايا زنداني كي چكداراني داعش بو تبيجي هزا كاني آسايش لباكوري روشلاتي سوريا دالتن كا أوبراسيونكا انجامي كي باشي بدستهنا Hêzên evlekarî yên Kurd asayîş li Reqqayê dest bi karanîna pîvan û tedbîrên evlekarî yên tund kirin. Piştî êrişekê kujer ya Dewleta İslamî Daişê ya ser bajêr ya roja duşemiyê. Di nav tedbîran de li taxên herema ku êriş lê hatiye kirin de qedeqeya derketina derve ya giştî. Operasyonên lêgerîn û kontrolkirinê jî hene. Berdevkê asayîşê yê li Bakur û Rojhilata Sûriyê Elî El Hesen تدبيرين للرقاية وريوشا إولهية لباجير نرخان. تمت مهاجمة اپراسیونا کنترل کردنی جد دوشنبه ود دوما و د آستک خوردا بردوام دکه. انجامن باش تینا ورگرتن هر وها سپاندنا قدغه در کتنا در و یا گشتی لباجیر رقایه هیا. Kardestin Heyzin Suriya Demokratik HSD ragandın ku de erişa çektarên Daişê 6 endamên wan hatine kuştin. Hesen ser erişa Daişê dazanîn ku yek jî erişkaran hatiye kuştin û yên din jî hatiye girtin ku kembereke teqîner li xwe kiribû. عملية تمشيط مستمرة. ناوندا روجاوای باجار رقای دوشنبه جالیه شانین رازایی ین تروریستین داعش و هاته ایرشکرین. آرمان جوان او بوکو والهیه که اولکاریه چی بکن. جبرکو ناوند لکیلکا گرتیگه که یا کوچکدارین داعش تیدا گرتینه.
Bajarê Reqqa ji ber berdewamiya qedeqeya derketina derve û operasyonên li heremên cuda yên bajar valaye. Rûnişvanê Reqqa Fewaz Ebd yê 38 salî xem û pêbaweriya xwe ya bo asayişê hevdem diyar dike. والله شيء يخوف أنا. بله پێشی ئەو تشتێک بەترسیدارە. مەبەستا من ئەوە کو هەوجەیە کو هەر کەس بخوا زاروک و مالباتên xwe ewlehiyê hez bikin. Supaj bû Xwedê ku ciwanên hêzên ewlekariyê bi hemû hêza xwe hewl didin ku nûbedariya bajêr bi temamî bi cih bikin. Ji ber vê yekê diwarê ewlehiyê da divê rewş baş be. Li bajêr sûka heremî dikan û kargeh hatine girtin û her wiha kêm kes li kolanan têne dîtin. Bazirganê otomobîlan Ebd Fethel jî ser egera dirêjkirina qedeqeya derve bifîkar e. البلد بمشكلة أمنية. Li bajêr pirsgirêka ewlehiyê heye. Heke rojekiyan du rojan berdewam bike ne kêşeyek mezin e. Lê heke hefteyek berdewam bike wê demê dibe kêşeyeke cidî. Ji bo karkerê normal ku dehatê wan yedin tune ye û ew hewce ne ku derkevne derve û rojane bixebitin da ku rojane xwarina xwe peyda bikin. Li Iraq û Sûriyê serweriya heremî ya Daişê di encama têkoşînekê bi salan ya bi piştgiriya Amerîka de hat têkbirin. Lê çekdarên wê bi şaneyên razayî hebûna xwe didomînin. Yên ku bi êrişên di mehên borî de gelek Iraqî û Sûrî kuştin. Özlem Yasak, Dengê Amerika. برنامه هفت رنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و دبم گرکی ناو اختی چاندو نرا رنگی بمرنه ده خانمەکە ئیرانی یاریزانە شەترەنجی بۆ گەڕا دووەم بەشداری قەهرەمانیەکە نفنەتەوەیی کرد لە کازاخستانی بیک و حجابی لەسەر سەری خۆدەینە. ئاژانسا ڕۆیتەرس لە قەهرەمانیە ئاڵماتی لە کازاخستانی شاهدا یاریە سارە خەدام بوو کو لێ دەمی یاریە شەترەنجێ بە هەڤڕەکە خوەڕە بێ حیجاب دەرکەت بوو. ئەف ژی پێشێلیە یاسایên ئیسلامیین دەولەتە ئیرانیە لە گۆڕا فدراسیۆنە جیهانی یا شەترەنجی سارە خەدام یا 25 ساڵی تێ هەژمارتن وەکە یاریزانە هەژمارە 804 یا لیستا یاریزانên شەترەنجا جیهانê. دەسەڵاتدارên Tirkiye bi niyazin du welatiyên Kurdên Îranê radestî Tehranê bikin. Renga ew ji ber çalakiyên wan yên berî niha li dijî rejîma İslamiya Îranê rastî cizayên tund bibin. Eyûb Demîr peyamberê dengê Amerîka li Enkerê li ser vê dozî û dozên dîn hevşêwe agahiyan dide. Eyûb dem baş em çi dizanin li ser mesela yan peyamê radestkirina wan kesan ji bo Îranê? داخل باجار موغلایê çend roj berê leşkerên Tirkiye wexta ku kontrol dikirin sê seyaran da dîtin ku penaberên Îranê, Sûriyê, Filîstînê û Bangladeşê ne sed û çil û çar kesin vana. Di nav vanan da şêst mêr û çil û sê zarok û çil û yek şî jin bû. Ana vana li koç li îdara koçê ne li ew ne lê tê ragahandin ku di nav vanan da kesên Îranî ku Kurdin bixwe û ew jî aktivîstên Kurdin ew jî hene. Yani Tirkiye dixwaze ku vana pêşî li vê derê cî bide paşê jî daxilî welatê wan bike bişîne wê derê. Ji bo wî jî rastî hin rêxistinên mafên mirovan di vî warî da di nav fikara da ne dibêjin ku di nav vanan da rêxistinên aktivîstiyê Kurd hene heke vana biçin wê derê biçin Îranê ji bo wan jî dibe xeterekan mezin. Ji bo wî jî ana hê van kesana li vê derê ne li rojên pêşî Ameda Wisa diyare ku Tirkiye wê ewan bişîne. Belê Eyûb em dizanin yanî ew du kesên Kurdên ku navdarin me behsê wan nakirî wan wekû dibîn parêzer heye yanî avokato heye û daxwaz dike ku ew ji hikûmetê dike ku ew bimînin. Yani dibêje tu bêjî ku hewlên wî daxwazên wî ji bo mana wan çalakvana ser bikeve ser bigire? Rastî di vî warî da yani rêxistina mafê mirovan ya mirovan hengavê diyar kir got ku hekevana biçe xeterê dîsa wekte jî got parêzvan
تركان ارسان هي اوجي لسيرفي ديسا مجوله يعني اوجي دبجيكو هيك اف كسانا بيشياندن جبوكو سيستما ايراني دياره اف جي اكتيفيستين كردن وجبو وانجي ببه مشكله يعني ببه بروبلم كامزن دافاز اوكو تركيا وانا نشينه راستي تركيا دبي واريدا دمن بريدا جيلك aktivist bun ew bun prewanjî em dizanin ku şiyan dibûn ji vî şimdatir yani vê biyarê da wê bişîne neçine hê tiştekî zelal diyar nebiye. أيوب دمير بأمن دنجي أمريكا عنكري بمرة بقول كسباس أيوب لقال شربونوي هرشكاني داعش لدوروبري كركوك دانشتواني شاركة ناشارنا وكا هرشكان مترسيان دروس كردوو كاريگريشيان لسر بازار هبو دلشاد أنور بأمن دنجي أمريكا لا كركوك أم رابورتي ناردوه تادێ داعش هێرشەکانی لە دەوروبەری کەرکووک و ناوچە کێشە لەسەرەکان چڕ دەکاتەوە. هەفتەی ڕابردوو لە ڕێگەی هێرشکردنە سەر بازگەیەکی پۆلیس لە ناو شاری کەرکووک کە دوو برینداری لێکەوتەوە پەیامی سەر هەڵدانەوەی مەترسیەکانی داعش گەیشتە دانیشتوانی شارەکە. پارێزگاری کەرکووکیش جەخت لەسەر هەبوونی داعش لە دەوروبەری پارێزگاکە دەکاتەوە. هێرشەکانی داعش کاریگەری و زیانیان هەبووە. هێرشەکان کاریگەریان لەسەر دۆخی ئەمنی و لایەنی دەرونی خەڵکیش هەبووە. هیوادارین پلاندا بنرێ بۆ دەرنانیان. بە تایبەت ناوچە هەیە بۆشای ئەمنی تێدایە. هێزی سەربازی تێدا نییە. داعش ئەم ناوچانە دەقۆزێتەوە. بەرپرسانی کەرکووک نایشارنەوە. داعش ژمارەیەکی زۆر شانەی نووسویان لە ناو شار و شارۆچکەکان هەیە. بۆیە بەردەوامی هێرشەکانی داعش لە دەوروبەری کەرکووک ڕەنگە کاریگەری لە ناو شار و شارۆچکەکان دابنێت و شانە نووسەکان بخاتەوە جوڵە. خەڵکە ترسیە خۆی بازارەوەنە نییە ئەوە جومانە شوایکەن بازارەکەەوە زیاتر خەڵکە ترسیە خۆی دەست خۆی ئەگرێ لە شتێ بێ پارەکە بەدەستیا بمێنە وایان نا. تەنها لە ماوەی 15 ڕۆژی ڕابردوودا 15 سەربازی عراقی لە دەوروبەری کەرکووک بەهۆی هێرشی داعشەوە کوژراون. خەڵکی کەرکووکیش نایشارنەوە دۆخی ئەمنی دەوروبەری پارێزگاکە کاریگەری هەبووە لە سەریان. بێگومان ترس هەیە لە هێرشەکانی داعش. دۆخەکە خۆی ئاڵۆز و خراپە. بازاڕیش نەماوە. گەر لە ئێستادا داعش هێرشەکانی لە دەوروبەری کەرکووک و ناوچە دوورە دەستەکان بۆ سەر هێزە سەربازیەکان چڕ کرد بێتەوە. ئەوە بە دوور نازانرێت لە داهاتوودا ئەو ڕێکخراوە هەوڵی دەستگەیشتن بە شار و شارۆچکەکانیش بدات. دڵشادەنوار و دەنگی ئەمریکا کەرکووک. ولشکری ترکیا جاده و ریک کشانه سری چای مامرشان و کور جاری لی هنداف کمالگه هاشه لدزی لدوره آمیدیه وینا هبونا چکداریا ترکیا ده هریما کردستان عراق ده بر چاف کریا و بویا صدما مترسیو دلگرانیا ولاتین وان دوران جور پیامنیری دنگی امریکا سلام بالای اف راپورت گاندیا. لشکری ترکیه جاده بریه سری چیای امام رشا و کورجاری لهنداوی کمالگاه شیلا دزی سر به قضا آمیدیه و افلوینو زیده کرنا بارگاین لشکری ترکیه لشیلا دزی بوی جه مترسی و نرحتیا حولاتین وان دوران. ام دبینین گوندیت ما واری ما باغ و بیستانیت ما همی هاتا داگیر کنش لای دولت ترکی و بهانه یا شریپگه که لیوه دولت شهر دیجی گله کرده ام دیر نبینین افرو که باجرید مجی دستین ما بچنو و چشمنه دفر ریکونیا دوستیا چولن یا به ساحه ترکا ویجا مجویتن وی اف ترکیه بخود داخل خود صافی که نه داخل مصافی که چون که رب العالمین وقت حدود آن داری گوته و ترکیه گوته و عراق و ایران و سوریه لازم ترک خصوصی که نه جن مصافی کردن. عمر اوری برپسلق هجده پارتی دموکراتی کردستان لآمدیه بحث لشکرکشی ترکیه و آلوزین دوره دکه. و افید داگیر کنه تأثیر که زور یا مازن یا سرمکری هر پجمار بجمته حتی که 2016 حتی که 36 کس دست لشکر ترکات نشهید کردن و 18 کس جیب دست پککی مباشر خلک دورمه هاتی شهید کردن. دلایه که دنده اوری بحثا گرنگی لشکری و آبوری یا دور لشکر ترکیه بارگای خول داناین دکه. پککی جدی ساجیه بویا سبب که ترکا جمینیدن. اگر ایک بجینه از بجمعان بوش هشتی بری هشتی سه ترک نهاتینه.
درامت لی بو و خلکی و خوب خودان که افریقایی نشتن خوب سرادانجی بیشتر گندید خو. إذن تأثيرك النفسي يا اجتماعي يا اقتصادي يا سياسي يا عسكري يا المنطقة. جاگری لشکرکشی ترکیه و شروع به هفچون نوید گل پارتیا کارگرین کردستان پکک لزابه و آواشین و گلیه بالنده پترژن نود گندان حاتی نجول کرن. سلام بالایی دنگ امریکا دهک. پاراستنا سروریا عراقی و شر گندالیه لسری لستعکاری سرک وزیری نوی عراقی افجی نافروکی بابتی لگل روداوکان و لگل افکار بالین صالح. خوش هاتنەوە بۆ لەگەڵ ڕووداوەکاندا گەندەڵی جا بە هەموو جۆرەکانیەوە و لە هەر ئاستێکیشدا بێ هێندەی شەڕی دژی تێرۆر و هێندەی بوونی تێرۆریزم لە وڵاتاندا کاریگەری دەبێت لەسەر ئایندەی سیاسی ئابووری هەروەها کۆمەڵایەتی. ئایا لە گەندەڵی لە عێراقدا لە چ ئاستێکدایە؟ وضعنا مكافحة الفساد المالي والإداري في صلب بەرەنگاربوونەوەی گەندەڵی دارایی و بەڕێوەبردنمان کردوتە ئەرکی سەرەکیمان و لە بەرزترین ئاستەوە دەستمان کردووە بە هەڵمەتی نەهێشتنی گەندەڵی. داواش لە وڵاتانی دۆست دەکەین یارمەتیمان بدەن بۆ گێڕانەوەی پارە تاڵانکراوەکانی بەنایاسایی براونەتە دەرەوە. لەگەڵ پێکهێنانی هەر حکوومەتێکی عێراقیدا سەرک وەزیر دەست بەجێ بۆ یەکێ لە خاڵە سەرەکیەکان کە ئاماژەی پێدەکات بەرەنگاربوونەوەی گەندەڵیە. بەڵام پرسیارە سەرەکیەکە لەوەدایە لە ساڵی 2005ەوە کە حکوومەتە یەک بە دوایەکەکانی عێراقدا دەمەزرێن بۆچی دیاردەی گەندەڵی لە وڵاتێکی وەکو عێراقدا بەردەوام لە پەرەسەندندایە. جا عەزیزان بەم پرسیارەوە دەچمە لای میوانی بەرنامە مەسعود عەبدولخالق نووسەر و شیکەرەوەی سیاسی. کاک مەسعود سەرەتا زۆر سوپاست دەکەم بۆ ئامادەبوونت. ئەمە بزانم ئایا خواستێکی ڕاستەقینە هەیە لە عێراقدا بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی؟ ئەگەر هەیە بۆچی گەندەڵی بەم شێوەیە پەرەیسەندووە؟ بەناوی خوای گەورە و میهرەبان دەستان خۆش بی بۆ بەرنامەیەکی گرنگە. ئەگەر کەمێک بگەڕینەوە خۆی ئەو جارێکە عێراقی نوێ دروست بووە هەر سێ پێکهاتەکە بەشیان هەبوو لەو عێراقا و هەر سێکیان تەوەقعیان ئەوە بوو کە موقەتە بە تایبەتی شیعە ماوەیەکی دوور و درێژ لە دەسەڵات دوور کەوتووە. هەرسێک بە غەنیمەتیان زانی واتە کورد و سوننە و شیعە ئەو کاتەی کە سەرەتای دەوڵەتی عێراقی دەستیان بە گەندەڵیەکی جۆرێک لە بە شەرعیکردنیشدا. یعنی کورد وتی بۆ خۆمان وەکو بڵێ بەشی خۆمان لە عێراق بین، سوننە وتی ئاخر دەرفەتمانە، شیعە وتی ئەوەل دەرفەتمانە. یعنی هەرسێکیان وەکو برێ بە پاڵپشتێکی سیاسی و جەماوەری و بە چاوخشاندن لە هەموو لایەنەکان دەستیان بە ئیشەی کرد. بەڵام کاتێک کە زانیان چارە نووسیان هەموو عێراقا کەمێک گەڕاینەوە. ڕاستە ئێستا هەیە لە عێراق دژایەتی گەندەڵترە لە قەبارەی گەندەڵکاریەکان. لەبەرەوەی هەرسێ پێکاتەکە مەبەستم سێ پێکاتەکە نوێنەری پێکاتەکانە لە عێراق لە زۆربەی پرسەکان ناکۆکن، بەڵام لە پرسی گەندەڵی هەرسێ لە تقریبان چاو لێک دەخشێنن. ئەوەی کە دەیبینین دەرکەوتووە کە چارە نووسی عێراق شیعە ئەکسەریەتە و ئەوان ڕێژەرایان هەیە کاراتێک ئەوان دەستیان بە تۆڵەیە کردووە بەرامبەر گەندەڵی. بەڵام چه هەنگاوێک نراوە ئێمە زۆر جار گوێمان لەوە دەبێ هەم لە هەرێمی کوردستان و هەم لە بەغداش بۆ نمونە هەنگاو دەنرێ بۆ چاکسازی. بەڵام کێ لەو بەرپرسە گەورانە دادگایی کراوە؟ کام لەو بەرپرسە گەورانە ڕێگەی لێگیراوە عێراق بەجێ بێڵە بەگشتی کە دەڵێم عێراق لە زاخۆ بۆ فاو بەجێ بێڵێ وە ڕوبەڕووی دادگایی بکرێتەوە یاخوب پارە دزراوەکانی عێراق بگەڕێنرێتەوە بۆ وڵاتەکە. جۆمان لە سەرک وەزیری عێراق بووتی داوا لە وڵاتان دەکەم. ئەی خواستی عێراقیەکان خۆی لێشوایە. خۆی وەکو باسم کرد ینی چکە عێراق دەوڵەتێکی تەوافقیە، دەوڵەتی پێکاتەیە نەک دەوڵەتی مواتەنە، یعنی واتە محەسەسە، ینی هەر کەسە و بەشی خۆی زۆر بە زەحمەت سەیترە دەکرد. چکە حکومەت ئێتلافی نییە، حکومەت وەکو برێ ڕێژەرە بە قەیف خۆی حکومەت پێکبینی ئەوە نییە، هەر کەسە و بە حسەی خۆی تەوافقیە.
واتە ئەو ناتوانانی وەزیرەکان محاسبە بکە بۆیە ماوەی زۆر کەواتە کاک مەسعود ینی بەمانایش کە پێم دەڵێ ئەم ڕەوشەی گەندەڵی لە عێراقا بەردەوامە بێ ئیتر درێژە دەشێشێ تا ڕادەیەکی زۆر ئەو قسە ڕاستە بەڵام شتەکەیە بابیرین باسی عێراق و کوردستان کرد عێراق لە چاو جیهان تەبعەن زۆر گەندەڵ و ناشینە بەڵام عێراق لە چاو کوردستان هێشتا زۆر باشترە لەبەرەوەی پەرلەمانێکی چالاکیە لێژنەکی نەزاها و دادگایەکی هەیە خەڵکیان بان کردیا هەندێک خەڵک هەڵاتون هاتوونە کوردستان بەڵام لە کوردستان ئیرادەی دژ بە گەندەڵی نییە ئێرادەی دژ بە دژگەندەڵان هەیە فەرقی هەیە یعنی ئێستا لە کوردستان حاکمێک مۆزەفێکی گەورە وەزیرێک ئەگەر دژ بە گەندەڵی بیجێ نابتەوە دەردەکرێت نەقل دەکرێت هەرچی لە عێراقەوانە بەو شێوازەی بەڵام دووبارە عێراق بەپێی مەقایسی دووەی بەپێی پیوەرەکانی نێودەوڵەتی دووبارە زۆر گەندەڵە بەڵام لە چاو کوردستان هێشتا باشترە چونکە کوردستان ڕاستی منهەج یعنی هەر دام و دەستگاکان لەسەر ئەساسی گەندەڵی دروستبوونە تۆزێک فەرقی هەیە لەگە عێراق کاک مەسعود من دەگەڕێمەوە بۆ لای بەڕێزت یەکێ لە دۆسیە ترسناکەکانی تری کە ڕوبەڕووی عێراق دەبێتەوە دۆسیەی سەروەری خاچی عێراق و پاراستنی سەروەری ئەو وڵاتەیە کاری جنەبێ بەشێک لە عێراقیەکان دەڵێن ئەو هێزە ناوچەیانە جا ئێران بێ یا تورکیا بێ یان هەر وڵاتێکی تر دەخوازن بەشی شەری بەرژەوەندیەکانیان بپارێزن لە ڕێی پێشەلکردنی سەروەری عێراقەوە. لا يمكن ناکرێت پشت بە پرەنسیپی هەز ببەسترێت بۆ یەکلاییکردنەوەی قەیران و ناکۆکیەکان و ڕێگەش نادەین ئەو پرەنسیپە دژ بە عێراق بەکار بهێنرێت لە هەمان کاتیشدا ڕێگە نادەین هیچ چاڕەشە و مەترسێک لە ناو عێراقەوە بکرێتە سەر وڵاتانی دراوسێ و وڵاتانی ناوچەکەش. کاک مەسعود باسمان لە دۆسەی سەروەری خاچی عێراقە سەروەری خاچی عێراق لای عێراقیەکان تەنها لەو هێرشانەی ئێران و تورکیادا سنووردار کراون بەڵام بۆ نمونە ئێمە گەرسەی ڕەوشی ئابووری عێراق بکەین هێندەی ئەوەی عێراق لە ڕووی ئابووریەوە داگیر کراوە هێندە مەترسیەکە زیاتر نییە بڵێن لەو هێرشانەی کە تورکیا و ئێران دەیکەن بۆ چارەسەرکردنی ئەم دۆسەی سەروەری عراقیەکان هیچ پرۆژەیەکی ڕاستەقینیان هەیە کەمتر ئەو پرۆژەیە هەیە زانی چۆنا ینی ئەگەر بە گشتی تەمەشا بکەین عێراق کەوتووە ژێر قەرزێکی زۆر بەڵام ئێستا قەرزەکانی دایتەوە نزیکەی 100 میلیارد دۆلاریشی احتیاطیە 140 میلیارد 140 تن زێڕێ تا ڕاتێک باش بەڵام کوردستانی خۆمان نە قەرزار بوو نا کێشەیەکی بوو ئێستا کەوتوتە ژێر قەرز ینی معادلەکە تا ڕاتێک پێچەوانەیە بەڵام لەبارەی سەروەری خاچە عێراق ڕاستی ئیشێک هەیە بڕێک ئاڕۆزە ینی تورکیا دروشمەکی زۆر سەیری هەرگرتووە دەرێ یەک پارچەی خاچی سووریا عێراق ئێران وەکو یەک پارچەی خاچی ئێرانە وە سوپایەکەشی لە ژێر سایی ئەو دروشمە هێناوەتە عێراق کاتە عێراق زۆر ینی پێسەرگران نییە بەو قەزێ زیاتر دژی کووردا و ڕاستیەکەشی عێراق ینی ئەو مەجای پێشێلکردستانی گرتووە ئێرانە تورکیایە لە خاچی کوردستان زیاتر دێنە پێش بۆ کوردستانی زۆر بەدەنگەوە نات یەک جار بەدەنگ هاتن ئەوش بۆ قازیەکی زۆر گەورە و ئەو بوو عێراق لە ئەومە متحیدەش وتاری هەبوو گەورە بوو یعنی ئەگە هەرێمی کوردستان خۆی بەدەنگ بێ بەڕای من نە ئێران نە تورکیا ناتوانانی عێراقش ئەو کاتی لەسەری واجب دەبی کە وەکو دیفاع لە سیادەکەی خۆی بکە کێشە زیاتر هەرێمی کوردستانە بەڕای نقطەی زوعفی عێراق ئێستا بوویتە هەرێمی کوردستان باشە لە ڕووی ئابووریەوە یعنی ئەمە وەکو لە پرسیارەکەی پێشوشە ئاماژەم پێکرد عێراق هەموو شتێک لە تورکیا و لە ئێرانەوە هاوردە دەکا ینی کە دەڵێم هەموو شتێک مەبەستمەوەیە بەلانی کەم لە سەدانەوەتی ئەو کەرەستانی کە پێویستێتی ئەمە جۆرێکە لە داگیرکردنی ئابووری عێراق دەتوانێت لەوە دەرباز بێ با خۆی بەو جۆرە حکومانێکە ئێستا دەیبینی حکمی تەوافقی کە ناچاریشە چکە ئێمەی کورد بڕاستی ئەمە ئەو حکومە لە بۆ ئێمە باشترە زەحمەتە بتوانی گەشەیەکی زۆر نیزامی تەوافقی لە جیهان کە تەجروبە کراوە بۆ لەبنانە کۆبرسە پێشترێکی کۆسلۆڤاکیایە نیزامێکی زۆر متەتەور نییە نیزامەکە ساردە و گەشەی تێدا زۆر سارد و سوڕە بۆی لە عێراق ئێستا زۆر بە زەحمەت دەتوانی ئەوەی پێی دەگوترێ ئیستعماری ئابووری یان ئەوەی پێی
پێی دەوترێت داگیرکاری ئابووری زۆر بە زەحمەتە بە ماوەیەکی کورد بتوانی لە ژێری بێترەوە ئاگاداریش بن ئەوانەی پێی دەوترێت کۆمپراتۆری عێراقی واتە ئەو سەرمایەدارانی کە بەرژەوەندێکیان لەو توجارەتەی بینی ئێران و تورکیا هەیە دەستەکی بەهێزیان هەیە نزیکن لە حیزبە دەسەڵاتدارە گەندەڵەکان چ لە کوردستان چ لە عێراق بۆیە بە ماوەیەکی وها زوو زەحمەتە کۆتاییبی. چی بکرێ باشە بەڕای جەنابەت چ شتێک دەتوانێت ئەم سەروەریانەی عێراق بجێڕێتەوە؟ خۆی دەزانی تیا ئەگەر ڕێککەوتنێک چکە ئێستا ئێمە لە کوردستان لە چاو پارچەکانی تر ئێمەش وەزعمان لە عێراق زۆر خراپ نییە ڕێیس جەمهورمان هەیە وەزیر خارجیمان هەیە بەشداریەکی باشمان هەیە ئەوەی پێکهاتنەکی گشتی لە عێراق بکرێت یعنی وەکو چۆن لە ڕەواندا و هەموو شەڕی براکوژی بە تەورانێکیاندا ئێستا بینای ڕەوان دەیانکردن ڕەوانندەکی جوانیان لە ئەفریقا دروست کردیا ناویان لێنایە سویسرای ئەفریقا ناویان لێنایە سانغافورای ئاسیا یعنی دەکرێت ئێمەش لە عێراق ئاوە ڕێککەوتنە بەڵێ کاک مەسعود بەداخەوە پێدەچێت پەیوەندیەکەمان پچڕابێ ئەلبەتە سوپاسی بێپایانم بۆ مەسعود عەبدولخالق نووسەر و شیکەرەوەی سیاسی و سوپاسیشم بۆ ئێوەی ئازیزە کە لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندە و لەگەڵ ڕووداوێکی نوێدا ڕێز و خۆشەویستی بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون. ساڵی 2022 ساڵێکی تری کوشتندە بوو بۆ ژنان لە هەرێمی کوردستانی عێراق ئەگەر باسی ژمارەی کوشتن و خۆکوشتنیان بکرێت داتا فەرمیەکانی حکوومەتی هەرێم دەیان حاڵاتی کوشتن لەسەر بنەمای ڕەگەز و ببورن نیشانەدا ئەمە راپۆرتێکی پامێری دەنگی ئەمریکا لە سلێمانیە. گۆڕی سارد و سڕیەتی و هێشتا باوکی بە حەسرەتی مردنە تراژیدەکەی ڕۆژانە سەردانی دەکات. شنیار یەکێک لە قوربانیەکانی 2022 کە بە شێوەیەکی نامرۆڤانە لەلایەن هاوسەرەکەیەوە ئاگر لە جەستەی بەردراو دواتر گیانی لەدەستدا. کەیسەکەی شنیار ماوەی دەمانگە لە دادگایە لەگەڵ ئەوەی هاوسەرەکەی دانی بە تاوانەکەدا ناوە بەڵام هێشتا هیچ دانیشتنێکی دادگا بەڕێوە نەچوە و باوکی شنیار سوورە لەسەر سزادانی بکوژی کچەکەی. زۆڵمێکی زۆر گەورەی لە کردەوە بە تایبەتی ئەم پیاوە بە حسابی خۆی بەسەر خۆشی هاتۆ لە نادیەکان و هاتە ئەم ئافرەتەی لە خوا سووتاند و حتا ئەم دەقێش بە هیچ شێوازێت نێتمان نییە سڵح بکەین ئیلا قانون یەکلایی نەکاتەوەمان. 2022 بۆ ژنان ساڵێکی تراژیدی بوو چونکە ئامارەکان پێمان دەڵێن کوشتن و خۆکوشتنی ژنان لە هەرێمی کوردستاندا ڕوو لە زیاد بوونە. زۆرینەی کیسی کوشتن و خۆکوشتنەکان بە شێوەیەکی هێندە خەمامێز بوون خۆیان گزارشتیان لە قوڵی ئازار و برینەکانی ئەو ژنانە دەکرد. چالاکوانانی ژنیش هۆکارەکان لە سەروی کێشە کۆمەڵایەتی و ئابوووریەکانەوە بۆ کۆمەڵی کێشەی تر دەگەڕنەوە. زۆربەی جار ئەڵێن کۆکاری سیاسی کۆمەڵایەتی ئابوووریە بەڵێ ئەمانەیەکێکن لە هۆکارەکەم ئەگەڕم بۆ ئەوەی خودی ژنان لە مێژوی خۆیان تێنەگەشتون کۆمەلگا بەگشتی لە مێژوی ژن تێنەگەشت و ئەگەر ژن بگەڕێتەوە بۆ مێژوی خۆی و کللتوری خۆی دڵنیام ینی ئەم توتی ژیانە هەم چارەسەری ئابوووریەکە و سیاسەکە و کۆمەڵایەتێکەش ئەکرێت لە نەوەیەکەوە کە پرۆسی ئازادی کراوە تا ئێستا بە تەواوەتی ینی ڕێژەی ژن کوشتن ڕۆژ بە ڕۆژ لە زیادبوونایە بەڵام بکەرانی بکوژان دیار نین یان بەش ڕێژێکی زۆر کەم دیارن کە دیاری شن سزایەکی وا نادرن. بە تێڕوانینی بەشێکی زۆر لە چالاکوانان دەستێوەردانی عەشایری و کۆمەڵایەتی لە کەیسی ژنان لە دادگاکاندا هەیە و بۆیە بەشێکی کەم لە ژنکوژان بە سزای یاسایی خۆیان دەگەن و ئەمە شۆکارێکی ترە لە پشت زیادبوونی کوشتنی ژنانەوە. پارێزەرێکیش دەڵێت ئەو دەستێوەردانانە دادگا ناچار بە داخستنی کەیسی کوشتنی ژنان دەکات. قانونی عقوباتی عێراقی وەک ئوسوڵی محاکەماتی جەزایی و قانون عێراقیەکان و قانون جینایەتیەکان ڕێگەی داوە بە تەنەزولکردن و کاتێککە سڵحێک ڕوودەدا لە دەرەوەی دادگا لە نێوان کە سوکاری تاوانبار یاخود تۆمەتبار و کە سوکاری تاوان لەسەر کراوە کاتێک سڵحی عەشایری ڕوودەداوە سکاڵاکار نابێ و کە سکاڵا لە تاوانبار ناکە یاخود تۆمەتبار ناکە ئەمە دەبێتە هۆکارێک زۆر جار بۆ داخستنی داواکەی. بەپێی ئامارەکان لە شەژمانگی یەکەمی ئەم ساڵدا 22 ژن کوژراون و 6 ژنیش خۆیان کوشتووە. لەو ڕێژەیەش 31یان خۆکوشتنی ئاسایی و 29 کەیسیشیان خۆسووتاندن بووە. بۆ ئاماری شەژمانگی کۆتایی 2022 دەنگی ئەمریکا پەیوەندی کرد بەلایانی پەیوەندیدار
بەڵام ئامادە نەبوون لێدوان بدەن لەو بارەیەوە. تراژیدیای مەرگی شنیار نەیتوانی کۆتایی بە کوشتنی ژنان لە هەرێمی کوردستاندا بهێنێت. لە ساڵی 2022دا دەیان ژن هاوشێوەی شنیار بوونە قوربانی عەقڵەتی پیاوسالاری و ناموسپەرستی. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، قەزای سەید سادق. بۆ باسکردنی هۆیەکانی خۆکوشتن یان کوشتنی بە ناوی پاراستنی شەرەف میوانداری هاوژین زیبا توێژەری دەرونی و چالاکوانی ژنان لە شاری سلێمانی دەکەین. هاوژین خان ئەم کاتت باش هۆیەکانی زیادبوونی حاڵەتی کوشتنی ژنان لە هەرێمی کوردستان لە 2022 چی بوون بەڕای تۆ؟ سلااو لە ئێوە ئەم کاتتان باش. دیارە پرسیژن و مامەڵەکردن لەگەڵ ژن وەک مرۆڤێک کە خاوەن درک و توانای عەقڵی و جەستەی و هەستیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە گشتی و لە وڵاتی لە عێراق و کوردستانیش هێشتا لە ئالۆزیەک و لە شێوازێک مامەڵەکردنیان تەندروستە. پرسیژن تا ئێستا لە ئاستێکی باشە هەم مامەڵەی لەگەڵ ناکرێ و مرۆڤی ژن وەک مرۆڤ مامەڵەی لەگەڵان ناکرێ. بەڵگەشت بۆ ئەوەی کە ئەم قسانە ئەەکەم ئەو ڕێژ زۆرەی کوشتن و خۆ سووتاندنی ژنان و بە زۆر سووتاندنیانانی بەشێک لەو ژنانە کە خۆیان نەسووتێنن ئەگەر ئەوانەی کە نامرن باسیەواکەن کە سووتێنراون یان خۆت ناچێتکراون بە سووتان. بۆیە قەزەی شەرەف و نامۆس و شەرم و عیب و حەیا باڵادەستە لە هەرێمی کوردستان. کامژ لە ئاستی سیاسی، لە ئاستی ئابووری، لە ئاستی کۆمەڵایەتیە ئەبنە هۆکاری بۆی ئەبنە هۆکار بۆی کە دڵخیژن لەو هاوژین خان ئەو داتانەی کە لە راپۆرتی پەیامێرمان باس کران چ پەیامێکمان پێ دەدەن؟ بەداخۆ بۆ دۆخی کە کوردستان لە سەرەتای بەرنامەکە ئاگام لێ بوو کاتێک ئەچینە ڕۆژاوای کوردستان دۆخی سیاسی کە ڕۆژاوای کوردستان مرۆڤە کوردەکان چۆنە ئەچینە باکووری کوردستان بە هەمان شێوە لە ڕۆژهەڵاتی کوردستان مرۆڤە کوردەکان تا ئێستا خاوەنی کیانی خۆیان خاوەنی وڵاتی خۆیان خاوەنی نازنامەی کوردبوونی خۆیانین. بێگومان ژنانیش بە هەمان دۆخی ئەسەفبار و نالەباری سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیە هیچ کەمتر لە پیاوەکانی ئەگەر زیاتر نەبێ. جیاواز لە بارودۆخی سیاسی، جیاواز لە بارودۆخی ئابووری و ئەو دۆخە فکری کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە گشتی ئەگرێتەوە. ژنان جیاواز لەوانە هێشتا هەرمۆڵکن، هێشتا هەر ئەو شتن کە پیاوەکان بڕیاریان لەسەرەدا و یاخود بەشێک لە ژنەکانیش کە هەڵگری بیری پیاسالارین بڕیار لەسەر ژیانی لەسەر مردن و ژیانی ژنەکان ئەدا. ئەو ڕێژە کە ئەگەر ڕێکخراوەکان بۆ خۆیان بڕێبەتی تونوتێژی بەرەنگاربوونی تونوتێژی لە سلێمانی یاخود لە کوردستانە ئەگەر ئامارەکانیش هێشتا و ئامارانە ناتوانین ئێمە وەک ژن بڕوایم پێ بکەین چونکە ئێوە خۆتان ئاگادار بوون ژنێک لە ڕانیا لە قەزای ڕانی لە ماوەی پێشوە دوای کوشتن و سووتاندنی 47 ساڵ بوو لە ژێر خاکە دەریان هێنایەوە. ینی هێشتا نازانین کام بستەی زەوی کوردستان ژنی شاردراوەوە. هاوژین خانم بە کورتی کاتەکەمان زۆر کورتە بە داوای لێبوردنەوە بەڵام ئەگەر بە کورتی وەڵام بدەیتەوە لە راپۆرتەکەدا بینیمان گەنجێک باسی ئەوە دەکە کە زۆر حاڵەت سکاڵات تۆمار ناکری ئەگەر کەس نەبی سکاڵە لە دژی تاوانبارێک تۆمار بکاتن چێ بە دوای کەسەکانە دەبێت ئەوە بکات بە دوای چۆن بکاتن؟ لەبەرەوەی کوشتنی ژن شەرەف و ناموسە بنەماڵە خێزان کۆمەلگا قبولێتی کە ژن بڤەی کرد ئەو هێڵە سوورانی کە بیری پیاسالاری بە هەزاران ساڵە بۆ دیاری کردووە و ئەو هێڵە سوورانە تێپەڕێنێکەوە تا بێ بکوژرێ. بۆیە زۆر جار دایکان و باوکان دوای ئەوەی 30 ساڵ 40 ساڵ 20 ساڵ کچەکانیان بەخێوەکەن دوای مەجبورە بن دەستبەردارە بن لەو فشارە زۆرە کۆمەڵایەتی و ئاینی و کلتوری کە هەیە لەسەر دەرونیان لەسەر کەسایەتیان نازنامەی کۆمەڵایەتیان نازنامەی مرۆڤایەتیان هەتا نازنامەی مرۆڤایەتیش بە پاراستنی ژنەوەیە. ینی ژنێکی باش کەواتە باوک و براکەشت باشە ژنێکی باش بە عرف و عادات و باشە. زۆر زۆر سپاس بۆ کاتی جەنابەت بابەتێکی زۆر زۆر گرنگە لەبەر ئەم هۆکارانێک کە زۆر قوڵە و قسەکردن لەسەر پرسی ژن و قسەکردن لەسەر هۆکاری کوشتن لە باشووری کوردستانە بێگومان بە
چەند دقەیەک و نە بە سەعاتێک بۆیە داوای لەبوردنەکەم کە ئەم ڕۆژ کاتەکەمان زۆر کورد بوو لەبەر هەندێ هاڵی تەکنیکی هاوژین زیبا توێژەری دەرونی و چالاکوانی ژنان لە شاری سلێمانی. زۆر سوپاس. لە بەرنامەی ئەمڕۆدا ئاوەڕێک لە هەندێک لە گەورەترین ڕووداوە سیاسەکانی ساڵی 2022 دەدەینەوە کە ژیانی ئەمریکیان داڕشتووە. دکتۆر کرمانج گوندی سەرۆکی بەشی پەروەردە و مامۆستا لە زانکۆی تێنسی ستیت لە شاری ناشڤیل باشترین کەسەکە هەندێشی کردنەوەمان بداتێ. دکتۆر بەیانی باش، راپۆرتی کۆتایی لێکۆڵینەوەی ئەو ڕووداوانەی 6 مانگی 2021 چەندی گرنگ بوون، چەندی گەورە بوون کە لە دژی سەرۆک دۆنالد ترامپ تۆمارکران. گیان باش کاکێ دەخیل لە دوای 18 مانگ لێکۆڵینەوەی کۆنگرێس پرێزیدنت ترامپی بە 4 تاوانبار کرد. یەک لەوانە دزین لە پارەی تەکسی خۆی نەدا وەکو پێویستەوە لەسەری حسابە وەکو دزینی پارە لە خەزێنەی ئەمریکای، ڕێگریکردن لە پرۆسێسی دانیشتنی فەرمی کۆنگرێس کە دەنگەکانی ویلایەتەکانی بۆ سەرۆکایەتی تەسویب بکاتن، درۆکردن لەبارەی ئەنجامەکانی هەڵبژاردن و پەیوەندیکردن بە هەندێک ویلایەت و گوشار خستنە سەر کاربەدەستانی ویلایەت لە بۆ ئەوەی گۆڕانکاری لە ئەنجامەکانی هەڵبژاردن بکرێتن و لە هەمووشی گرنگتر هاندانی خەڵک بوون لە بۆ سەر کۆنگرێس. تاوانی 1 و 2 و 4 ئەگەر و شالیارەتی دادگەری مێرک گەرلان بە دابچیتن و دادگەی باڵای ئەمریکای تەسویبی لەسەر بکاتن نێزیکەی 25 ساڵ ئەو مرۆڤ دەخرێتە زیندان. قسەکە لێرە ئەوەیە کاکە دەخیل، ئایا ئەمریکا بۆ یەکەم جار سەرۆکێکی خۆی دەخاتە زیندان هەرچەندە ئەوەی کە ترامپ کرایە وەکو سەرۆکێکی پێشین بەو تاوانانە تاوانبار کرابیتن یەکەم جارە لە مێژووی ئەمریکای ڕوودەداتن و ئەوە بەڕاستی ئەگەر دکتۆر ببوورە ئەگەر تاوانبار کرا بە هەر یەکێک لەو تاوانانە ئەوە ناتوانێت خۆی کاندید بە بۆ هەڵبژاردننی سەرۆکاتی داهاتوو. دەمویست باسی دەستوری چاری لە بەندی 14 قانونی ئەمریکای دەڵێتن هەر کەسێک ئاژاوە جێڕی بکاتن، هەوڵ بداتن کودەتا بکاتن لە دژی دەستوری ئەمریکای بە هیچ جۆرەك نابێتن لە هیچ ئۆفیسێکی سیڤیل مەدەنی بیتن یا سەربازی یا لەلایەن خەڵکە وەکو کۆنگرێس هەڵبژێردرێتن. لەو حالەتە ئایا ئەو بڕیارەش دیسان ئەو بەندە لەسەر پرێزیدنت ترامپ جێبەجێ دەکرێتن؟ ئەوە شتێکە لە ئایندەگەرەکە مرۆڤ ببینیت. باشە هەڵکوتانی FBI بۆ سەر ماڵەکەی کە ئەویش ڕووداوێکی زۆر گەورە بوو لە ئەمریکا ڕوو بداتن، گۆڕانکارێک بەدیهێنا؟ کاکە بڵێن کاببوورە کاکە دەخیل وەختێک FBI هێرشی کردە ماڵیویچ پاش ئەوەی چەند جارێک داوای ئەو داکیومنتانەی ئەو پەروەندە نهێنیانەی ئەمریکایە کە ترامپ بەبێ ئاگاداری هیچ کەسێک بردبووی لەگەڵە خۆی. ئەوە شتێکە تەنیا جاری یەکەمە دیسان لە مێژووی ئەمریکایە بەو جۆرە classified documents این نهێنی کە لەوانە وەکو باسی لێ دەکا لەبارەی پرۆگرامی چەکی ئەتۆمی بووە ئەو مرۆڤە بباتن بە هیچ جۆرێک جوابی FBI نەداوەتەوە لەبەر هەندێک FBI هێرشی کرد و دوای هێرشکردنەکەشی کۆمەڵێک لەو داکیومنتانەی بەدەست هێناوە. ئەوە بۆ خۆی تاوانێکی دیکەیە کە ترامپ دەرهەق بە دەستوری ئەمریکایە دەرهەق بە میلەتی ئەمریکایە کردیتی. شتێکە دەبوایە بکرێتن و پێشم وایە FBI کارێکی باشی کرد. باشە بڕیاری دادگا بۆ هەڵوەشاندنەوەی بڕیاری دەیان ساڵ کە پێیان دەگوت ڕۆڤی وەید بۆ لە بابردننی مناڵ لە سەرانسەری ئەمریکا کە یاسایی بوو جاران ئێستا وانێ و ئەوە دادگا ئەو بڕیاریدا ئەمە چەندێ کاریگەری گەورەی هەبووە لەسەر ژیانی ئەمریکیەکان. کارێگەرێتی هەبووە لەسەر ژیانی ئەمریکایە بە حکمی و ئازادیە کۆمەڵایەتیەی کە لە بینی بەتایبەتی جاحێڵاندا هەیە خەڵکانێکی دیکە زۆر لە ویلایەتەکان مەسەلەن لە تێنەسی بیت یا لە جۆرجیابی لە ویلایەتانە ناتوانن
لەبار ببن مەجبورن بچنە ویلایەتی دیکە هەر ئەوەش بووە هۆکاری ئەوەی بە تایبەتی لە دیدی سیاسی کاریگەرێتی زۆر بوو لەسەر کۆماریەکان و بە سوودی دیموکراتەکان تەواو بوو. ئەمڕۆ هەندێک کێشە تەکنیکیمان هەبوو کاتمانەوە زۆر سوپاس دەکەین هیوادارین لە کاتێکی دیلا بتوانین ئەم باسانە بکەین بەم جۆرەش دەینە کۆتایی بەرنامەی کورد کۆنەکشنی ئەمڕۆ هیوای خۆی شایتان بدەخوازیین تا بەرنامەی سبەنێ ئەوە میوانی کۆتایی کورد کۆنەکشن دکتۆر کرمانج گوندی سەرۆکی بەشی سەرکردایەتی پەروەردە و پرۆفسۆر لە زانکۆی تەنسی ستەیت بوو. خوداحافیز.